ئاوات بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لە شاری سلێمانی چییە و ئەوەی ئەو شوێنە ئێستا تۆ لێی ڕاوەستاوی قەرەباڵغیەک ئەبینرێت هۆکاری ئەو قەرەباڵغیە بۆ چییە گەڕێتەوە؟ بەڵێ بەیانی باش دیارە ئەمڕۆ ئێرە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا لە شاری سلێمانی ئەمڕۆ بۆ شەشەم ڕۆژە لە سەرێکە مامۆستایان بەردەوامیەدەن بە گرتبوونەوە و مانگرتنەکەیان. ئێستا بەشێک لە مامۆستایان گەیشتنەوە بەردەم پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی کە پێشتر ئێمە قسەمان لەگەڵاکردن کە هەرچەنە بڕیارە دووشەمەی داهاتوو موچەی مانگی حوتی وەزارەتی پەروەردە دابش بکرێت، بەڵام مامۆستایان ئاماژەیان بۆ ئەوە کرد کە ئەمان پێویستیان بەوەیە هەر سێ موچە دواکەوتۆکەیان بەیەکەوە وەربگرن و هەتاوەکو ئەو سێ موچە وەرنەگرن الواز لە مانگرتنەکان ناهێنن یاخود بایکۆتی وەڵەکانی خوێندن ناشکێنن و مامۆستایان پێشنیاریان کردووە کە ئەم شەو لێرە خێمە هەڵەدەن و بە شەویش درێژە بە مانگرتنەکان ئەدەن و لێرە ئەمێننەوە. هاوکات ئەمڕۆ لە شاری سلێمانی کاتژمێر 11 پێشنی وەڕۆ پێنج لایەنی سیاسی کوردستان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە کە ئەمە نوێم کۆبوونەوەی ئەم پێنج لایەنێ لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم و یاسای هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی ئەو کۆبوونەوەیە بەشێک لە چالاکوانان و ڕۆشنبیرانی شاری سلێمانی لە بەردەم هۆڵی ئەنجامدانی کۆبوونەوەکە گرتبوونەوەیەک ئەنجامەدەن و بڕیارە لەوێ یاداشتێک پێشکەش بە بەشداربووانی کۆبوونەوەکە بکەن. بەڵێ ئاوات مەحموود پایامنەرمان لە سلێمانی لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکان.